ڕووفاتی 171 ئەنفالکراو کە لە ساڵی 2019ەوە لە پزیشکی دادی بەغدایە تا ئێستا نەگەڕێراونەتەوە بۆ هەرێمی کوردستان و هیچ وادەیەکیش بۆ هێنانەوەیان دیاری نەکراوە. کە سوکاری ئەنفالکراوەکان مەترسی لە ناوچوونی ڕووفاتەکانیان هەیە و داوای هێنانەوە و بە خاک سپاردنیان لە ناوچەی گەرمیان دەکەن. بەڕاستی ئەو ڕووفاتانە زیاد لە 4 ساڵە لێوە ماونەتەوە و ئێمە کۆشتێکی زۆرمان کرد تا ئەو گۆڕەمان هەڵداوە بەڕاستی لە سەماوە. دوو گۆڕی تریش لە بەتەنشت ئەم گۆڕەوە هەیە. ئێستا ئەمە هۆکارێکە بۆی ئەوانی تریش هەڵنەدرێنەوە. هەم مەترسی ئەم ڕووفاتانە بۆ ناوچوونیان لە تۆبعەتی بەغدا، هەم مەترسیمان هەیە جارێکی تر مەسەلەی گۆڕە بە کۆمەڵەکانی هەمال بکرێت کۆتایی بێ. ئەو 171 ڕووفاتە لە ساڵی 2019 لە گۆڕە بە کۆمەڵەکانی پارێزگای سەماوە دەرهێنراون کە ئەو ناوچەیە دەیان گۆڕی بە کۆمەڵی تری ئەنفالکراوەکانی تێدایە و هێشتا هەڵ نەدراونەتەوە. ئەگینا هیچ هۆکارێک نییە تۆ بۆ مدیرناحەیە شەڕ بکەی بۆ حیزبەکەی خۆت، بەڵام ئامادە نەبی ڕووفاتی دەیان هزار قوربانی ئەنفال لە بیابانەکانی سەماوە بێت تۆ ئیشی لەسەر نەکەی. بۆ دۆسیەی نەوت بۆ مەسلەی پارە دەچن لەگەڵ بەغدادا تەنازولەکەن، داواکاری ئەکەن، مەرجی تعجیزیان هەیە کە ئەبێ جێبەجێ بکرێت لەلایەن بەغاوە، بەڵام قەت ڕۆژە لە ڕۆژان ڕووفات و چۆنەڵی قەرەبووی کە سوکاری قوربانیان بایەخی نەبووە لایەن. بیانووی حکوومەتی هەرێم بۆ نەهێنانەوەی ڕووفاتەکان دواکەوتنی ئەنجامدانی پشکنینی DNA بۆ ڕووفاتەکان و کە سوکاری ئەنفالکراوەکان. لەبارەی مەترسی لە ناوچوونی ئەو 171 ڕووفاتەی لە پزیشکی دادی بەغدایە دەنگی ئەمریکا پەیوەندی بە عەبدوڵڵا مەحموودی وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکانی حکوومەتی هەرێمەوە کرد، بەڵام ئامادە نەبوو لێدوان بدات. لە کاتێکدا کە سوکاری ئەنفالکراوەکان پێیان وایە حکوومەتی هەرێم خۆی لە هێنانەوەی ڕووفاتەکان دەشارێتەوە. کە ڕووفاتەکانیان کۆ کردو بردیانەتەوە بە عەدلی، چوونە لای سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی پەرلەمانی عێراقیش. ئەوان وتیان ئێمە ئەمانە نێرن و هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی شەیدان و دەستگای شەیدان و ئەوانە ئەم اتفاق بوو کە ئەم 171 ڕووفاتە لە دوای فحسی DNA تەواو بوو بێنەوە بۆ کوردستان سمپلی ئێسک لێچکن لەوێ سمپلی ئێسک وەرەگیرێ نەک فحسی DNA بگێ سمپلی ئێسک بێنە هەرێمی کوردستان، بەڵام لە 2019 تاکو ئێستا نایەنەوە. سەبەبی نەهێناوەکەی تەنها یەک شتە، ئەوش ئەوەیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ئەو تووڕێ و پنگ خواردنەوەی کە سوکاری ئەنفال لەو ڕۆژاتس. دواکەوتنی هێنانەوەی ئەو 172 ڕووفاتە تەواو کە سوکاری ئەنفالکراوەکانی ناومێت کردووە لە هەڵدانەوەی دەیان گۆڕیتری بە کۆمەڵ لە ناوچەکانی خواروی عێراق. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.